وردەکاری و نهێنیەکانی ڕووداوەکەی دوێنێ ئێواری فڕۆکەخانەی عەربەت. بەرپرسێکی عێراق ژمارەی ڕاستەقینەی قوربانیەکانی فڕۆکەخانەی عەربەتی ئاشکرا کرد. لاسەر بانگێشتی جۆ بایدن محەممەد شیاع سوودانی سەردانی کۆشکی سپی دەکات. لا تیوار نیوزەوە سڵاوتان لێبێت تا بەنجاف و سێ هەواڵتان پێشکەش دەکەم. ئێوارەی دوێنێ درۆنێک لە ئاسمانی سلێمانی و بە دیاریکراوی لەسەر ئاسمانی فڕۆکەخانەی عەربەت 6 موشکی فڕێدایە نێو ئەو فێرگەیەی کە ماوەی 4 مانگە دژە تیرۆری یەکێتی و چەند گروپێک کردویانەتە شوێنی ڕاهێنان. تیوار لە ڕێگەی چەند سەرچاوەیەکی ئاگادار زانیویەتی کە لە ئەنجامی هێرشە درۆنیەکە 10 کەس کوژراون کە ئاسیانیان ئەندامی دژە تیرۆری یەکێتی بوون و چەند کەسێکیشیان تا ئێستا ناسنامەیان نادیارە. جگە لە کوژراوەکان 14 کەسی تریش بریندار بوون و بە پێی زانیاریەکانی تیوار برینی دوانیان سەختە و لا نەخۆشخانەکانی سلێمانی چارەسەریان بۆ دەکرێت. پێشتر و لا سەردانی هەریەکە لە بافڵ تاڵەبانی و قوات تاڵەبانیدا بۆ ئەنکەرە. لالایەن تورکیاوە هۆشداری توندیان پێدا بوو کە دەبێت دەستبەرداری نزیکایەتی و هاوکاری پەکەکە بن و با پێچەوانەوە خۆیان بەرپرسیار دەبن و بردومان و هێرشە درۆنیەکان بەردەوام دەبێت. ئێواری دوێنێ زەرەر و زیانەکان هەر تەنها کوژران و برینداربوونی ئەو چەکدارانەی لێ نەکەوتەوە. بەڵکو زیانەکان تێشکاندنی ئەو هەلیکۆپتەرەش بوو کە تورکیا دەڵێت چەک بۆ ڕۆژئاوا دەگوازێتەوە و لە هەمان کاتدا کەمپیمانەوەی چەکدارەکانیش خاپور بووە. زیادبوونی ڕووداوی هێرش بە درۆن و موشک لە ماوەی ساڵێکدا لە سنووری سلێمانی دەهێندە زیادی کردووە. بەو پێی لە ماوەی ئەم ساڵدا 32 ڕوودا و تۆمار کراون و ناوچەکەش کەوتوتە ژێربارێکی نائاسایی توندی ئەمنی و هاوڵاتیان و بازاڕی زیانێکی زۆریان پێگەیشتووە. ئەماش سەرەڕای بێموچەیی کە زیاتر لە 2 مانگە موچات دابەش نەکراوە. ڕووداوەکەی ئێوارەی دوێنێ بە خێرایی دەنگدانەوەی گەورەی بە دوای خۆیدا هێنا لەسەر ئاسی کوردستان و عێراق و بەرپرسانی ئیداری و ئەمنی شارەکەش تەنها ئیدانی ڕووداوەکەیان کرد. بەرپرسانی حاشتی شەعبیش لە هەڵوێستێکی بێپێشینە و چاوەڕوان نەکراودا بە توندی ئیدانیان کرد و نیگەران بوون. هەر بۆیە وا گومان دەکرێت کە ئەندامی حاشد لەو بردومانانەدا بوو بێتن بە قوربانی. کامەران عوسمان ئەندامی تیمی عێراقی ڕێکخراوی CPT ئەمریکایی بە دەنگی ئەمریکای ڕاگەیاند. پێش بردومانەکە هەلیکۆپتەرێک کە تیمێکی دەستگایەکی ئەمنی ناوچەیەکی تری تێدا بوو بۆ ڕاهێنان لا فڕۆکەخانەکە نیشتووەتەوە. بڕیار بۆ پێکەوە ڕاهێنانی سەربازی ئەنجام بدەن. کامەران عوسمان گوتیشی پێش دەستپێکردنی مەشق و ڕاهێنان درۆنی تورکیا فڕۆکەخانەکەی بردومان کردووە و لە ئەنجامدا 6 ئەندامی دەستگا ئەمنیەکانی یەکێتی و 3 ئەندامی تری دەستگایەکی دژە تیرۆری ناوچەیەکی تر گیانیان لەدەستا. هەرچەندە کامەران عوسمان بۆ دەنگی ئەمریکای پشتڕاست نەکردەوە، بەڵام گومان دەکرێت ئەو هەلیکۆپتەرە سەر بە دژە تیرۆری هێزەکانی سووریای دیموکراتیک بێت. هێرشەکەی سەر فڕۆکەخانەی عەربەتی سەر بە پارێزگای سلێمانی نزیکەی کاتژمێر 4 دوێنێی ئێوارەکرا. ئەو فڕۆکەخانەیە تایبەتە با فڕۆکەی کشت و کاڵی، بەڵام بەشێکی تریشی هێزەکانی دژە تیرۆری یەکێتی مەشقی تێدا ئەنجام دەدەن. هێرشەکەش کراوەتە سەر ئەو بەشەی فڕۆکەخانەکە. میدیای فەرمی عێراق بڵاوی کردەوە ڕۆژی دووشەممە محەممەد شیاع سوودانی سەرۆکوەزیرانی عێراق لە نیویۆرک لەگەڵ وەزیری دەرەوەی ئەمریکا ئەنتۆنی بلینکن کۆبووە و لەو دیدارەدا ئەنتۆنی بلینکن بانگەشتنامەی فەرمی سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکای داوەتە محەممەد شیاع سوودانی تاکو سەردانی کۆشکی سپی بکات لە داهاتوودا. بە یارمەتی هاوکاران سێ هەواڵم پێشکەشکردن شاد بن.